بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی سێ سەرۆکایەتەکەی هەرێم لەمڕۆوە تاوا بوو بە ناشەرعی وەسف دەکرێن هەرێک لە سەرۆکایەتی بڵێن پەرلەمانی کوردستان و حکوومەت هێرێم و سەرۆکایەت هێرێم ماوەی یاساییان تاوا بووە وەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش هەڵوێستی جیاوازیان لەسەر پەرلەمانی کوردستان ڕاگەاندووە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین لێکەوتەکانی تاوابوونی ماوەی یاسایی سەرۆکایەتەکان چی دەبێت و بژاردەکانی بەردەم لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە دەرەوەی پەرلەمان چی دەبێت و دوازدە پەرلەمانتارەکەش باسییان لەوە کردووە لە دادگای فیدراڵیش سکاڵا تۆماردەکردنەوەیش ئەنجامی دەبێت یاخۆ لەسەر ئاستی نێودوڵەتی قسەکردن لەگەڵ کونسڵ وڵاتانیش کاریگەری دەبێت لە سەرم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزیرێنانی کۆمەڵی دادگەری کوردستان قسە لەسەرم پرسە دەکەی کاک دکتۆر بەخێرمە سوپاس مامنەوە زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە تاوابوونی ماوەی یاسایی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمەوە دەست پێ بکەین لێکەوتەی چی دەبێت کە ئێستا 6 بڵین دوێنێ دوا ڕۆژی ماوەی یاسایی پەرلەمان بوو کە ئێستا ماوەکە تاو بووە دەکرێت بڵێن پەرلەمان بێ حکوومەت بێ سەرۆکایەتی بێت سەرۆکایەتی هەرێم بێت ناشەڕین ئێستا و دام و دەستگایانە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام و بەڕێستان لە ڕاستیدا یەکێک لەو کارەساتانەی لە هەرێمی کوردستان بە درێژایی مێژووی ئەم 30 ساڵەی ڕابردوو هەتا ئێستا کە ڕوبەڕووی دەسەڵاتی کوردی بۆتەوە ئەوەیە بەردەوام حیزبەکانی دەسەڵات لە پێناوی مانەوەی خۆیانە گویان بە شەرعیەتی هیچ بڕیار و یاسایەک نەداوە بەردەوام لە پێناوی مانەوەی خۆیانە یاساشکێنیان کردووە و پێشێلکاریان کردووە و لە پێناوی مانەوەی خۆیانە پەرلەمانیان وەستاندووە بە ساڵ بە تایبەتی دوای کارابوونەوەی پەرلەمان و دروستبوونی شەڕی ناوخۆ پەرلەمان بە ساڵدا دواخراوە وای لێ هاتووە لە پەرلەمان کۆ نەبینەوە لە دەرەوەی پەرلەمان بەس پەرلەمانتارەکان یەکتری ببینن جار هەبووە سەرۆکی پەرلەمان دەرکراوە جار هەبووە هەڵبژاردن نەک بە 4 ساڵ بە 5 ساڵ و بە 6 ساڵ و بە 7 ساڵ نەکراوە بەداخەوە یعنی ئەمانە لەم دەسەڵاتی کوردیان نەبێت لە هیچ شوێنێکی تر نەبیندراوە یعنی لە عەجایباتی سیستمی سیاسی هەرێمی کوردستان ئەوەیە بۆ خۆی ئەم حاڵەتە شکستە لە دەسەڵاتی کوردی و شکستە لەو سیستمە سیاسی کە هەرێمی کوردستان پیا تێپەر دەبێت پەرلەمانێک ماوەی تەواو بووە تۆ پێشتر یاسایەکەت هەبووە ئەگەر بتەوێ یاساکە تعدیل بکەین هەمواری بکەوە زەمانێکی باشە لە بەردەستا بووە گۆڕانکاری لە کۆمیسیۆنکەی زەمانێکی باش لە بەردەستا بووە زۆر دەمێکە باس لەوە کراوە بەڵام کە تۆ ئامادە نەبی هیچ گۆڕانکاریەک بکەی لە یاساکە و یاساکەشت لە بەرژەوەندی خۆت دانابێ و ئامادە نەبی هەمواری بکەوە ئامادە نەبی کۆمیسیۆنەکە گۆڕانکاری بەسەرابێنی سیستمی هەڵبژاردنەکان بگۆڕی ئللا بەو شێوازەی کە خۆت دەتەوێت پێداگیری بکەیت دوایش بەو بیانووی کە ئەم گۆڕانکاریانە نەکردووە پەرلەمان ماوەکەی درێژکەوە پەرلەمان شەرعیەتی نەماوە ماوەکەی بەسەر چووە هەرچەند بۆ خۆی لە خۆیدا پەرلەمانێکی بێدەسەڵات بوو پەرلەمانێک بوو نەیتوانیوە بڕیار بدە پەرلەمان کە دەبوو گەورەترین موسسە بووە لە هەرێمی کوردستان و مەرجع بووایە بۆ هەموو خەڵکی کوردستان پەرلەمانێک کە حکوومەتی داناوەیت ئەبوو چاودێری حکوومەت بێ ئەبوو پەرلەمانێک بێ گۆڕانکاری لە حکوومەتا بکە پەرلەمانێک بێ بتوانێت متمانە لە حکوومەت بستێنێتەوە پەرلەمانێک بێ دەبوو ئەو کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەرکە بەڵام هەموم دەسەڵاتانەی نەبووە بەڕاستی هەر پەرلەمان شتێکی شکلی بۆ شەرعیەتدان بۆی کە خۆیان ویستویانە زۆرینان بەکارهێناوە حەسانە لە پەرلەمانتارێک بستێنەوە هەندێک بڕیار لە بەرژەوەندی خۆیانە دەری بکەن پەرلەمانیان بۆ بەکارهێناوە پەرلەمانتارێک وایە سوکایەتی بە دەستەی سەرۆکایەتی کردو بیکەنە دەرەوە بۆی نەجارێک کرد بێتە کۆبوونەوەکانەوە یعنی ئیشی پەرلەمان لەم شتانە کۆبووەتەوە بەداخەوە شتی زۆر گرنگ هەبوو کە دەبوو ئیشی لەسەر بکەن ڕێگایان پێ نەداوە بیکەن دوجاری بۆ خۆی کە پەرلەمان شەرعیەتی نامێنێ حکوومەتی شەرعیەتی نامێنێ و سەرۆکایەتی هەرێمی شەرعیەتی نامێنێ و درێژکردنەوەکەشی لە پێناوی بەرژەوەندی خۆیانە ڕێککەوتون دوولایەنی سیاسی سێلایەنی سیاسی ئەوەش بۆ خۆی جۆرێککە لە شکستە دوجار ئەوەی دەرهاویشتەی ئەمەیە من پێم وایە ڕووی سیستمی سیاسی هەرێمی کوردستان لە دەرەوە زۆر ناشیرنەکە لە بەردەمی نەتەوەگرتوەکان ناشرینیەکە لە بەردەمی بەڵێ کۆمەلگای نێودەوڵەتی ڕەشتر دەبێ و بێمتوانەی زیاتری لە لای خەڵکی کوردستان دروست دەبێ بەڵام ئەگەر بڵێم ئەمە دەسەڵاتی هەرێمە ڕوخێنێ نایڕوخێنێ چونکە دەسەڵاتەکە لەسەر مەبنای پەرلەمان دروست نەبووە
دەسەڵاتێک بەرمەبنای سیستمێکی دیموکراسی دروست نەبووە، دەسەڵاتێکە بە شەرعەتی شۆڕەشگێڕی هاتوون، پیان وا بە ڕاپەڕین ئەوان کردویانە، خەباتی چەکداری ئەوان کردویانە، بێ حکوومەتەکەی هی خۆیان بێ، زۆنەکار 200 هەیە، هەری کامیان لەبەرەوەی ئەمانە حکمی سەربازی و هێزی عسکەری و دەسەڵاتیان هەیە لەم دوو زۆنە بێ، حکوومەت هەر ئەوان بەڕێوەی بەرن، هەر دقێکی ویستی بێتیان حکوومەتەکان پەک خستووە و وەکوی کە ئێستای بینین ئێستا بۆ نمونە حکوومەتیش پەکخراوە، بەڵێ حکوومەت پەکخراوە و پەرلەمانیش ئەری خۆ خاڵێکی گرنگە، خۆ ئەساسەن پەرلەمان لەوەی ئاوا لەم بارودۆخایە کۆ نابێتەوە. چکێتی و پارتی ئێستا بۆ خۆی لە بارودۆخێکی زۆر ناتەندروستان لەسەر بەرژەوەندی حیزبیە گومانیتیانێ، هەندێک بەرژەوەندی کە لایەکەکەوێتە مەترسیەوە یان ناگەنە نەتیجە، حکوومەتیش پەچیەکەوێ و پەرلەمانیش پەچیەکەوێ و هەموو شتەکان کۆتایی پێدێ. ئەو پێمانەڵێ لێرە پەرلەمان خاوەنی بڕیار نییە، پەرلەمان خاوەنی دەسەڵات نیەوەی دەخاوەنی دەسەڵات ئەوانەی کە هێزیان هەیە و ناوچی هەر کەسە ناوچەیەکی سنووری چەکداری خۆی هەیە کە حکمیەکە و هەر وەکو قەدیم چۆن سەرۆک خێڵێک سەرۆک عشیرەتێک ناوچەیەکی لەبەردەستا بووە، حکمی ئەو ناوچەیە کردو، ئێستاش هەمان شێوەیە و باوەڕکە پەرلەمانەکە شتێکی ڕووکەشە و حکوومەتەکەش هەروایە و هەموو مواسساتەکانی تر لەم هەرێمە ئاوا گوزارێ. ئەمە بۆ خۆی ڕاستە، من ئەڵێم ئەگەر پەرلەمان هەر کۆ نەبێتەوە، جاری تری وتومە، هەر نەشمێنێ ئەم دەسەڵاتە بەم شێوازەیە ئێستا تا قۆناغی خۆی هەردەمێنێ، تا مەرحەلەیەک دەمێنێت چونکە حکوومەتی عێراق حکوومەتێکی لاوازە پێویستی بەم دوو حیزبەیە لەگەڵ یانە ڕێکێ بۆ بەڕێکردنی کاروبارەکانی خۆی. وڵاتانی دراوسێ لە پێناوی پاراستنی سنوور و ئەمنیەتی خۆیان لەگەڵ ئەم دوو دەسەڵاتە ڕێکەوتنامەی استراتیجیان هەیە، ئێرانیش و تورکیاش دەستبەرداری ئەم دوانە نابن، هیچ کەسێک لەمان مخلیستر و دڵسۆزتر نابێ وایە لەبەرەوەی کە حیزب و پۆسیۆنەکان لێرە نابن هەڕەشە بۆ سەر بە هیچ شێوەیە بەزانیی بۆی ڕێگە دەسەڵاتی کوردی ڕێگە نادا. ئەوان ڕێکەوتنێکی استراتیژیان لەگەڵ ئەم دوو حیزبە کردووە کە یەکێتی و پارتیە بە جیاجیا کە نابێ ڕێگە بدەن ئەمنی قەومی وڵاتەکانیان بکەوێتە مەترسیەوە. لە کاتێکا کە ئەم ڕێکەوتنە استراتیژیان کردووە بەکردەوە بۆیان جێبەجێکردوون و ڕێگان نەداوە ئۆپۆسیۆنی ئەم وڵاتانە لێرەوە کار و چالاکی بکەن و بگرا و کاریشان کردوونەوە گشتێکی بەڵگەنەویستە. لێرەش ئەمە وای کردووە کە وڵاتانی ناوچەکە کە ئەوانە زلهێزن و دەسەڵاتیان هەیە و کاریگەریان هەیە لەسەر سیاسەتی ناوچەکە و عێراقیش و کوردستانیش، ئەوانە یەکێتی و پارتیان پێ قبوڵ بێ، بەغداش بە هەمان شێوە و تەنانەت بۆ ئەمریکاش ناشارێتەوە کە بەرژەوەندەکانی لەگەڵ یەکێتی و پارتی دەڕوا و ئەوانی پێ قبوڵە و سەردەمێک بۆ ئەمریکەکان خۆیان داوایان کرد ماوەی بە سەرچووی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە، ئەنی شەڕیان لەسەر کرد. بەڵام لە کاتێکا لە ئەمریکا ڕێگە نادەن هیچ سەرۆکێک ئەگەر یەک دەنگی کەمتر بێ حکمی وڵاتەکە بکە و ڕێگە نادەن یەک ڕۆژ زیاتر حکم بکە و بێ کۆتایی پێبێ و لە نمونونەکەی ترامپا بینیمان و بە مێژووی ئەمریکا جوان کردو بۆ خۆیان دیموکراسیەتەکە لای خۆیان جێبەجێکەن، بەس لێرە دیموکراسیەتەکە پاراستنی بەرژەوەندەکانی ئەوانە شتێکی نیە. باشە بەس ئەگەر ئەو بێت بەرەیەکی بەهێزی ناڕازی هەبێ دەتوانێت واکێشی هەڵگێڕێتەوە، گۆڕانکاری دروست بکە، گۆڕانکاری بۆ نمونە کۆمەڵگەی نێودوڵەتی بۆ نمونە زۆر نمونەیە بۆ نمونە وڵاتان کاتێک کە سیستەمەکە گۆڕاوە کۆمەڵگەی نێودوڵەتی پشتی تێکردوون. بەڵام یەکشی ترزانی من ئەوە بینم کۆمەڵگەی نێودوڵەتی گەیشتوتە ئەو قەناعەتێ ناشارنەوە. کۆمەڵگەی نێودوڵەتی زۆر دەمێکە خەریکن ئەیانەوێ هەرمی کوردستان وانە بێ، یەکێتی و پارتی کێشەکانی ناوخۆیان واز لێ بێنن، واز لە گەندەڵی بێنن، واز لە دزی و پارەخۆری بێنن. کۆمەڵگەی نێودوڵەتی ماوەیەکی زۆرە ئەوێ هێزی پێشمەرگەی یەکخەنەوە، ئەوێ کوردستان ببێتە هەرێمێکی دیموکراسی کە ئاساتیا سەروەر بێ گەندەڵیتیان نەبێ بۆی نمونەیەک بێ بە وڵاتانی تر بچێ، بەڵام ئەوان هەستەکەن لە هۆڵانەی خۆیان شکستیان هێناوە. تەنها هەندێک بەرژەوەندیان ماوە لە پێناوی پاراستنی و بەرژەوەندیانە دیفاع لەمان ناکەن، بەڵام هەر بارودۆخێک بێتە پێشەوە ئەوەندە بیانویان هەیە، ئەوەندە ئاگاداریان کردوونەوە بە ئاشکرا و بەنهێنی کە کاتێک نوێنەرینەتەوە گرتوەکان بە ئاشکرا پێتان دەڵێ ئەگەر ئاوا بن بەردەوام نابن، ئەمە پامێکی زۆر گرنگە. دوور نییە وەکو ئەفغانستان دوجار دەسەڵاتیان تەسلیمی تالیبان کرد و پشتیوانیشان لێکردن و برادرانی تر کە دۆستی خۆیان بوون پیاوتن کاکە ئێوە گەندەڵ بڵێ ڕایان کرد و ناپیانوتن ئێوە گەندەڵ بوون دەمێکە پێتان دەڵێن نەتانتوانی میلەتەکەی خۆتان ڕازیکەن خزمەتی میلەتکەن لەبەرەوە ئێوە هەر بۆ باش بوون بڵێن کشمەلیک بۆ ماڵەوە. لێرەش من ئاوە بەنزیکیە بینم، لێرە کۆمەلگای نێودەوڵەتی زۆر باشەمانە ئاناسیە و نایشارنەوە، هەموو گەندەڵی و کەم و کوڕێکانیان نەزانێ. هەر کاتێک
بەرەیەکی ئۆپۆسیۆنیە گرتو هەبێ هەر کاتێک ملت بە یەک دەنگ ڕاپەڕێ لە دژی ئەمانە باوەڕت ببێ هیچ کەس بەزەیی بەمانە ناتێەوە کەسیش بەرگریان لێ ناکە بەدەر لەمانەش هۆکاری ئیقلیمیش هەیە بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە لە مەترسیدا بێ ئەم دەسەڵاتە لە مەترسیدایە لەبەرەوەی ناوچەیەکی تورکیا بەهێزێکی زۆرە و هاتوۆتە ناو هەرێم و هەر شتێکی بێ ئەیکا و لە هەموو با بڵێن بە درێژایی مێژوو لە دروستبوونی عێراقەوە تورکیا هەرێمی کوردستان بە خۆی زانێ بە ناوی ویلایەتی مووسڵەوە و بەردەوامیش داوای کردووە و تەنانەت لە دوای ڕاپەڕین ڕاستەوخۆ کاک مەسعود لە کتێبەکەی خۆیان باس لەوە کاڵێ تورکەکان کە لەگەڵیان دانیشتین داوایان کرد کە ئێوە ڕازی بن بە ئەمریکیەکانیش بڵێن هەرێمی کوردستان بخاتە سەر تورکیا ئێمە فیدراالی یا کۆنفیدراالیتانە دەین یعنی ئەمە داوایان بووە و چەند جاریش بە ئەمریکیەکانیان و تۆ ئێمە داوای ویلایەتی مووسڵەکەین بماندنێ یعنی ئەمان بووە و بە ناشارنەوە لە هەموو شوێنەکە داوایەکەن ئێستا هێزیشیان ناوەتە ناوچەکە و بارزی خوان کاری خوانەکەن لە بەر هەر دەقێ بیانەوە دەست بەسەر هەرێما بگرین چێڕی لێگرێ لەولا شەوێران دەوڵەتێکی زل و زەبەلاح و بەهێزە لە ناوچەکە و هاوپەیمانی رووسیا و چینە و باشکرا ئێستا پشتیوانێکی گەورەشی لەکەن وڵاتانی ڕووس و دەوروبەری بە حکمی شەری ئۆکراین لێرە لە هەرێمی کوردستان بە ئارزوی خۆیەتی بێ ئەیکا و ئەو ماوەی پێشوو بۆ لێدانی ئەو هێزانە کردیشی و کەس ناتوانە ڕێی لێ بگرەوە گەر بێم ناوچانەش داگیر کا چێ ڕێی لێگری حکوومەتی عراقیش بە هەمان شێوە پەیوەندێکی بەهێزی لەگەڵ تورکیا و ئێران هەیە هەردوو وڵاتەکەش لە دژی کورد یارمەتی دەریە بن و هەردوو وڵاتەکە پشتیوانی عراق دەکەن باشترین نمونەش لە ڕیفراندۆمەکەیە کە مافێکی شەرعی و دەستوری خەڵکی کوردستانە ڕیفراندۆم بکە و مافی چارەی خۆنووسین مافیەکە هەموو بەڵگە نامە نێودەوڵەتیەکان و هەموو وەسایقە دەولیەکان ڕێگە بە هەموو نەتەوەیە دەن کە خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بدا کوردی جۆ کوێشێک نەو نەتەوانە بۆ خۆی حەقی خۆیەتی داوای فیدراالیش بکە و داوای دەوڵەتیش بکە و ڕاپرسیش بکە بەڵام کاتێک ڕاپرسیەکە ئەنجامدرا وڵاتانی دراوسێ وڵاتانی زلهێزی دنیا هەموو لایەن گیری بەغدایان کرد و پشتگیری بەغدایان کرد بۆی بێن لە 150 خاکی کوردستان داگیرکەنەوە و حکوومەتی عراقیش ئەوە شتێکی بەڵگە نەویستە ئەگەر حکوومەتێکی بەهێز دروست ببێ لە عێراقا وەزاڵ ببن بەسەر ئەم کێشانەی خۆیان کە وردە خەریکە بەرەوە دەڕوا هەر کەسێک حاکم بێ سودانی بێ یا سەدر بێ یان حەکیم بێ یا هەر ڕەوتێککە بێتە پێشەوە شیعە بێ یا سوننە بێ پێیان وایە بوونی هەرێمی کوردستان زیادە و ئەو دەستورەی کە دانی بە فیدراڵەتی هەرێمی کوردستانە ناوە غەڵەتەوە بێ بگۆڕدرێ و بە هیچ شێوەیە لەگەڵ بوونی ئەم هەرێمە ئەو بۆ چونان هەیە و ئەم هەرێمە کار لەسەرەوەکە نەمێنێ وە دەسەڵاتیشیان ببێ ڕۆژێک لە ڕۆژان هەرێمی کوردستان داگیرەکەن ئێستا بەداخیشەوەی لە دەسەڵاتی کوردی زمینی خۆش نەکردو بۆی گەندەڵیەوە کە ئەنی هەرێمی کوردستان لاواز بێ بەرامبەر بەغدا ینی بێمتمانەی دروست بێ بەدانشی دەسەڵاتی و زمینەی دروست نەکردو کاکەجان خەڵکی کوردستان کاتێک چیمیا باران کراوە و ئەنفال کراوە و خەڵکەکەی هەمووی ڕوبەر و ڕژێن بۆتەوە یعنی هەر کۆڕەوەکە سەلماندی کە ژن و پیر و مناڵی ئەم میلەتە تاک بە تاکی دژی ئەو ڕژێمە بووە و ڕژێمی نەویستوە و ویستێتی کورتکیانێکی خۆی هەبێ هەرێمێکی خۆی هەبێ مافی سربەخۆیی هەبێ خود مختاریەکی هەبێ بەس ڕژێمی ناوێ و ئەو هەموو قوربانیی دراوە دایان ساڵ ئەو هەموو شەهید و قوربانی دراوە لە پێناوی ئازادی کوردستان بووە بەڵام دوجار هەر ئەم میلەتە لە ماوەی ئەم 30 ساڵەی کە دەسەڵاتی کوردی بینی لە دزی و لە گەندەڵی و لە خیانەت و لە گیرفانپڕکردن و لە پێشێلکردنی یاسا و لە سوکایەتیکردن بە خەڵکی کوردستان و ئێستاش نەتیجەکەی پاشەکەوتی موچە و بێموچەیی و دانەمەزراندن و نەبوونی سوتەمەنی و نەبوونی پێداویستیەکان و گرانی هەموو ئەمانە وای کردووە خەڵکی کوردستان تووشی بێزاریەکی زۆر بووە گەشتوتە ڕادەیەک ئێستا زۆرینەی خەڵکی کوردستان ئەگەر ڕاپرسیەک بکرێ حکوومەتی عراقی پێ باشترە لانی کەمەڵێ موچەمانە داتێ لەوێ پاشەکەوت نییە لەوێ لیترێ بەنزین بە 400 دینارە لەوێ لە هەموو شتێک جیاوازی هەیە ینی تەنانەت حکوومەتی هەرێم لە کاتێکا بۆی ئەم کێشانەی ڕوبەڕووی جیهان بۆتەوە نرخی نەوت گەیشتە $100 نەیتوانی پرۆژەیەکی ئیزافی بۆ خەڵقی هەرێمی کوردستان پێشکەش بکە بڵێ ئەمەمان کرد لەبەرەوەی کە پارەینەوە $100 حکوومەتی عراقی دوای ئەوەی
کە نرخی نەوت بەرز بوو دۆلاریشی لە بازارە کردە ئەو نرخی کە تا 145 و 146 هەنا دەرەنجام وای کرد بڕێکی باش قەرزی داوەتەوە موچەکان لە کاتی خۆیاندا نەختینەی زیادی کردو لە زێڕیش لێدەکی بەڵێ ئێستا دەیانەوێت پرۆژەی پێ بکەن بۆ خەڵک بۆ نمونە داودەرمانی هەموو خەسخانەکانی کوردستان لە بەغداوە دێ خۆراک ئازوقا بە ئارد و بە پێداویستەکانی تر برنج و ڕۆن و زەیت و هەرچی هەیە هەمووی بەغدای نێرە باوەڕکە حکوومەت هێرێمی کوردستان وای ئەوەشی ئەبڕی ئێستا بەغدا دەیەوێ ئەوانەش زیادکە موادی تری بخاتە سەر بێ پارەیان هەیە و پێکرێەوەی نێرێ ێ باشە خەڵکیشەوەیەوێ خانەنشینێک گەگەر لێرە بە 500,000 خانەنشین بێ لە بەغدا ملیۆنێک وەرەگرێ لە خانەنشینی یعنی هەر بە شێوەیەکی ناڕاستەو خۆ ئەم بارودۆخەوای کردووە خەڵقی هەرێم بەغدایان پێ باشتر بێ لێرە ئەمە مەترسیدارە ئێمە خەباتمان بۆیە کردووە بۆی کوردستانێکی سەربەخۆ هەبێ بۆی کوردستان ئازاد بێ بۆی جارێککە داگیرکەران نێنەوە بەس ئەمانە وایان کردووە دوژمنێک ماوەڵیان بەڵێ هەر ئێستا ڕاپرسێک بکەی وایە یعنی خەڵک وای لێ هاتوو ئەگەر بێت و حکوومەتی عراقی کە ئیمکانیاتی هەیە عراق پارەی هەیە هەر بە خەڵک بڵێ من پارەی موچەی پاشەکەوتانە دەمەوە خەڵک هەمووی ئەڵێمانەم ناوێ دێنە لای هەر بڵێ ماڵی بەرمیلێک نەوتی بە دیاری بۆ نێری نەمای حکوومەتی عراقی دوای ڕاپرسێک کە بڵێ ئەم بەرمیلە نەوتەتانەوێ حکوومەتی هەرێم باوەڕکە خەڵک فەقیر و هەژار کە زۆری نەی خەڵکە ئەڵێ بەرمیلە نەوتەکەمان پێ باشترە لە حکوومەتی هەرێم ئێ بەس ئەمە کارەساتێک بەڵێوای لاتۆ لێنان شەیتان و پارتیویکی تیژ ڕاپرسی شەیتان بیباتەوە واقعەکەیە خەڵک گەیشتوتە ئەو حاڵەتەی ئەوەندە بێزار بووە هەستەکە خزمەتگوزاریەکان لەو حکوومەتە گەندەڵەی بەغا کە هەیە لەو هەموو دزوو فزیەی کە ئەکرێ لەوێ زۆرترە ئەو باشتر ئیدارەی خەڵگەدا نەک لێرە کە تا ئێستا لێرە دە کەسیان پێتاین نابێت لەوێ ساڵانە بڕێکی باش خەڵک دامەزرێ و تاعین نەبێ و سیانی بەرەوە ڕۆن وردە وردە سیستمێک لە وڵاتەکە بێ بەس بۆ دواشەکانی هەرێمناوەندیش قسە دەکەین بەس سەبارەت بە پەرلەمانی کوردستان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵەوەسی جیهان هەبووە و ئێستا شەڕەکە لە موچە کورتکراوەتەوە ئێستا بۆ نمونە پەرلەمانتارانی کۆمەڵە دەڵێن موچەکەوە دەگرن دەیدەن بە هەمووی دەدەن بە خێرخوازی ئەوانی یەکگرتو دەستیان لە کارکێشاوەتەوە بڵێن دەستکارکێشانە پێشکەش کرد بۆ موچەکە دەچێتە سەر حیسابەکان ئەگەر دوای خانەنشین بن دەتوانن سوودمەند موچە مافی ئەوانەی نەوەی نوێ باز دەکەن کە حیسابەکان نازام دادەخەن و باز دەکە حیسابە کشیاندا بخرێت لە ژمێریاری پەرلەمان بۆیان کۆ دەکرێتەوە یعنی ئێستا موچە دەخێتە سەر حیسابی هەمویان ئەو پەرلەمانتارانە یعنی بۆچی شەڕەکە ئێستا لە موچەدا کورتکراوەتەوە دەزانین چۆنە من پێم وایە ئەوە ناکامڵی ئەو کەسانەیە کە چونە ناو ئەو بابەتەوە یەکەم پەرلەمانی کوردستان ئێستا دەرەنجامی ئەوەی کە خەڵکی کوردستان لە 1970 نەچوو بۆ دەنگدان یەکێتی و پارتی کورسیەکانیان سنووقەکانیان بارزی خۆیان تێکرد و دەرەنجام یەکێتی و پارتی و هاو ئاوازەکانیان و بە ناوی کۆتاومۆتاشەوە 11 کورسیان بردووە کاربووی خۆیان بوون ئێستا ئەوان بۆنە زۆرینە لە پەرلەمانی کوردستان و هەموو شتێک خۆیان تێپەڕێنن ئۆپۆزیسیۆنەکە کەمینەیە قسەی تیان نییە کاتێک ئۆپۆزیسیۆن کەمینەیە و ئەگەر کاراژ نەبێ مانای وایە هیچ کاریگەری لەسەر ئەو دەسەڵاتە دروست ناکە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن من پێم وایە هەمویان هەڵوێستیان وەرەکەی بە شێوازێک ئەم هەڵوێستانە باشن بەس هەڵوێشتی جددیتریەویست دوازە کێشەی خەڵک موچە نییە لەم وڵاتە بە ملیارات دۆلارە دزرێ موچەیەک پەرلەمانتارێک وەری ئەگرێ یاوەری ناگرێ کەی کێشەی خەڵکە مەشغوڵکردنی خەڵک بەشتی لاوەکی و بچووکەوە ئەمە مانای وایە لە بیربردنەوەی کێشە گەورەکە و خەزی گەورەکەی پەروش تێدا موچەی پەرلەمانتاری وایە ناتپەروی تێدایە بەزی سەبوون و مانگانە من بەراچوونێکمان کردم و مانگانە 1 ملیار نییە لیستی موچە بۆ نمونە هەمووی 930 میلیارە لە 930 میلیارەکە 1 میلیاری پەرلەمانتار هەر چەندەوەش نادارپەروی تێدایە بەزمانە تەرکیزنی لەسەر ئەزانی ئەو موچەیە درێ بە پەرلەمانتاری بۆ نمونە نەوت خاڵە سنووری دانیی هەموو پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن عەدەدیان 30 کەس نابێ باڵە 25 ئەو نییە لەبەرەوە کاتێک کە ژمارەیان لە خوارسی کەسەوەیە هیچ کاریگەری نابێ ئەوەلەن هەمویان موچیان وە سەر فەکرێ موچەکە چێتە سەر حسابەکانیان و لە حسابەکانیان ئامێنێتەوە و ئێستاش ڕای ناکێشن 6 مانگی تر 3 مانگی تر ساڵێکی تر لە حسابەکانیان ئەمێنێتەوە دوجاریش هەر هەمویان خانەنشین نەبن بە هەمان موچە لەبەرەوە مزایدەکردن شتا هەمووی شتی بەتاڵە ینی بۆی خۆڵ نەکەنە چاوی خەڵک هەمووی موچەی بۆچێتە سەر حساب و هەمووشی لە خانەنشینی وەریەگرێ بەڵام هەمووی شتێکی باشی کردووە کە بایکۆتیان کردووە بڕیاریان داوە لەو پەرلەماندانش لە کاتێکە بە بۆچوونی من لە بارودۆخێکی ئاوای پەرلەمان هەر کۆ نابێتەوە پارتی وێکێتی خەریکە مەرحەبایان نەمێنێ
کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کە ژیانی ڕۆژانەی خەڵکە ناکرێ پەرلەمان لە بارودۆخی کواکەوە بێتەوە کۆش بێتەوە تاو کاتی هەڵبژاردنێکی ترەکرێەوە چەند کۆبوونەوەی کرا کە کراش هیچ بڕیارێکی چارەنووسساز لە پەرلەمانێکی ئاوا کە ئۆپۆسیۆنەکەی تیانە نادرێ بش درێ شەرعەتی نابێ لەبەرەوە لە جیاتی ئەوەی ئەم مزایداتە بکرێ یەکێک خۆی ناوناوە بایکۆت وێکی خۆی ناوناوە کشانەوە یەکێککە هەڵپەساردن و نازانم چی موچەکە وەری ئەگری یاوەری ناگری ئەوانە بەڕاستی ئەوە کێشەنین من لەگەڵەوەم هەموویان جارە کارێکی باشیان کردووە بەس باشترەوە بۆ هەموو پێکەوە کەس پەلەی نەکردایە بە یەکەوە یەک بڕیاریان بدایە ئەوش بۆ خۆی بۆ مزایدە هەندێک لایەن زوو دەست پێشخەری کرد شەڕەکە بۆ تەلەبرەوەی کە شەڕەکە بێتە شەڕی دەسەڵاتەوە ئاستا بۆتە شەڕی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەمە غەڵەتێکی گەورەیە خزمەت ئەمە خزمەت بە خەڵک ناکات خزمەت بە دەسەڵات دەکات دەسەڵاتیش خۆی ئێوێ ئەم شەڕە بەرپاکە بۆی قەزیە گرنگەکە لەبیر چێتەوە خەڵک بەمە مەشغوڵ بۆیە قەزیە وەکو کۆمەڵی دادگەری بۆ وەڵامی و خەڵکە نادەنەوە خەڵکێ وەکو پەرلەمانتارانی و کە دەڵێن موچە وەردەگرن دەیکەن بە بۆ نەخێر هەمووی خەڵکی موچە وەردەگری و نایکا بەخێر خەڵکی مزایە دەکات دەڵێ دای دەخەمە دوای بۆسی سەر حسابە قەزیە بۆ وەڵامیشان نادەنەوە مادام هەر بۆ هەمویان هەروایە دەنچی من پێم وایە پامی دەبێت پامی کۆمەڵی ئیسلامی لەوە گەورەتر بێ مەشغوڵ بێ بە پەرلەمانتاری ئۆپۆسیۆنەوە یا لایەنێکی ئۆپۆسیۆن بێوێ کۆمەڵ مەشغوڵ کابەوە ئەزانی کێشەی ئەم میلەتە زۆر لەوە گەورەتر هەموو هەرێمی کوردستان لە مەترسیدایە حەزەکەم بزانی مەترسی وڵاتانی دراوسێ مەترسی بەغدا مەترسی گرانی و برسێتی مەترسی شەڕی ناوخۆ مەترسی ئاخ ناڵم شەڕی ناوخۆیەکێتی و پارتی مەترسی زۆر زۆر گەورە هەن کاتی ئەوە نییە ئێمە کۆمەڵی دادگەری بێ مەشغوڵ بێ بە لایەنێکی ئۆپۆسیۆنەوە ئەم حیزب یا ئەو حیزب ئێمە لەگەڵ لایەنی ئۆپۆسیۆن هەمومان پامێکمان هەیە ئەمە هەمووشمان دەبوو یەک استراتیژمان هەبێ بۆ گۆڕینی ئەم گەندەڵیە و دەبوو بەڕاستی تەکتیکیشمان یەک بێ بەڵام کە لەمانە نەکراوە لانی کەم خاڵە جەوهریەکەمان لەبیر نەچێ لە جیاتی ئەوەی مەشغوڵ بین من لەگەڵەوەم کۆمەڵی دادگەری بە هیچ شێوەیە خۆی بە ئۆپۆسیۆنەوە مەشغوڵ نەکا بڕیارێکی حەکیمانەی داوە لە پەرلەمان بایکۆتیەکەن بەشداری کۆبوونەوەکانی ناکەن شەرعیەتی نەماوە کشاونەتەوە و موچەیەکیش وەرەگرن خۆ موچەیە وەریشی نەگرن ئەدەزرێ بۆ کوێ چێ بیدەن بە خەڵکی کۆمەڵی دادگەری هەر پێشتریش لە 150 موچەکانیان هەموو پلە باڵەکان بەخشێتەوە بە خەڵکی فەقیر وەژار و بۆ پێداویستی ئەو خەڵکە سەرفکرا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری میوانی ئێمە وتیاژ میلیۆنەکەی زینارێکیان بۆ خۆیان هەمووی دەکرێت بەخێر پرۆژەی خزمەت گوزار لەبەرەوە کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتا وای کردووە و ئەم پارەی لە جیاتیەوەی بگەڕێتەوە بۆ دەسەڵات بدرێ بە فەقیر وەژار بە کێشەکە هەر ئەمە نییە من ئەگەر هەموو پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن هەموو پارەکانیشیان بۆ خۆیان بێ معاشێکی مەشروع پیانە درێت زیادە بەڵێ نادادپەروەریتی ئاە بەڵێ بەڵام مهم بە یاسابوان بڕاوەتەوە و کەس نایدزێ تەرکیز لەسەر کێشە گەورەکان بکەیت ئەو دزی تاوانی زەویژزار ئەوە بێت باشتر نیە ببێت تەرکیز لەسەرەوە بکەین کە پەرلەمان بۆ باشە تەمدید کرێ مدەکەی بۆ هەڵبژاردن لە کاتی خۆی نەکرا بۆ ئەم پەرلەمانە ناتوانێت بڕیار بدا حکوومەت بۆ گەندەڵی ئەکا تاکەی کێشەکانی خەڵک حەل ناکە بۆ ئەوەندە بێباکە کێشەی زۆر گەورە هەیە کە پێوەی مەشغوڵ بن لە جیاتیەوە لە خستخانەکانە دەرمانەوە خەریکە نامێنێ یعنی ئەم کێشە گەورانە هەن خەڵک ئاوی خواردنەوەی نییە لافاوێک دێ پلانمان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی 20 ساڵیشە بێ پلانی کۆمەڵێک بەنداودانراوە تا ئەساکێکیان جێبەجێ نەکرا ڕێگاوبانەکانمان بوونە ڕێگای مردن لە جیاتی باس لەمانە بکەین جارێ باس لەوە بکەین ئەرێ پەرلەمانتار کشایە موچەکەی وەری ئەگرێ ئەوەری ناگرێت دەسەڵات زۆر پێخۆشە بەشغۆڵ بین بەو شتانەوە بەس بەڕاستی کێشەی گەورەتر ڕووی لە هەرێم و لە خەڵک کردووە کە من ئەڵێم هەرێمەکەمان لە مەترسیە هەموو کەسانی ئاگاداری وەزعی سیاسی هەرێم و عێراق و ناوچەکە بن ئەو زۆر باش دەزانن کە هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشە و مەترسیەکی گەورەیە واگەر زۆر ئاگادار نەبین نەک نابین بە دەوڵەت هەرێمەکەشمان نامێنێ و هۆکارەکەشی ئەم دەسەڵاتەیە وە کورد خۆیەتی نەیتوانی ئیدارەیەکی سەرکەوتوی خۆی بکات لە ماوەی ئەو 30 ساڵە و نەیتوانی میلەتەکە ڕازی کە کارێکی کردووە میلەت خۆی حەز بە نەمانیان بکە ئەمە کارەسات دوای نەمانیان لێ بکە و تەمەنا بکە نەمێنن زۆرینەکەی پێی وا بێ دەوڵەتی مەرکەزی کە چەند ساڵ کوردی داگیر کردووە ئەوانە بێنەوە باشتر
بە تایبەتی ئێستانەوەیەک دروست بووە نانفالی لە بیرە نەکی میاوی نە سەدام حوسێن یعنی بۆ کاتێک کە ئەوانە نەماون 30 ساڵ بەسەر تەمەنی نەمانی ئەوانە ڕۆیشتووە کارێمی کوردستان 30 ساڵ لەژێر دەسەڵاتی داگیرکەری عراقی نەماوە زۆرە کە پێشەوەش ئەوەی تەمەنیشی 10 ساڵ بۆ هەر مناڵ بۆ هیچ نازانێ کابێ ئەوەی تا تەمەنی 40 ساڵ ئەنفال و کیمیابارانی نەدیوە مەگەر بۆ ئەنگێڕابێت زۆرینەی خەڵکی کوردستانیش تەمەنی خوار 40 ساڵە ئەم زۆرینەیە ئێستا خاوەنی بڕیارە و گۆڕانکاری پێکرێ ئەمانن بڕیارەدەن بە هەموو شێوێک بە دەنگدان بێ یا بە هەر شێوازی تر بێ یا سەرشەقام بێ بێ ئەمانە ڕازیکی لە هەرێمی کوردستانە ئێستا ملیۆنێک و 700 هەزار بەس خوێنکار هەیە ملیۆنێک و 700 هەزار قوتابی هەیە و چەندیش دەرچووە چەند سەد هەزارێکیش لەم چەند ساڵی ڕابردوویی دانەمەزراوە ئەمانە نازانن ڕابردووەکە چییە ئێستا بینن دەسەڵاتێکی گەندەڵ نادادپەروەر پێویستیەکانی ئەمان دابین ناکا ئەشبینێ کۆمەڵێکی کەم بوونە خاوەنی مەلاین دۆلار و بە ملیارات دۆلاریان هەیە و پارەی وڵاتەکان بردوۆتە دەرەوە و مناڵەکانیشیان خاوەنی کۆمپانیان ئیتر لەبەرەوە ئەمە قبوڵی ناکە ئەمان ئێستا ئەبینن ئەمە ئێستا لە بەرچاویانە بینن ئەوەیە ئەوان چەوسێنێتەوە ئەم دەسەڵاتی ئێستاە ئیتر ڕابردوو چیانی بۆیە ئەگەر ئەم دەسەڵاتە فریانەکەوێ منەڵێم هەرێمەکە خۆی لە مەترسیدایە ئەبێ بیر لاوانە بکەین و باس لەوە نەکرێ پەرلەمان موچەکەی چۆن وەرەگرێ چۆن تەوزیع وەکوتم تەرکیزی لەسەر گەندەڵی خاڵە سنووریەکان باشترین سەر من براسوونی پەرلەمانتارێک پێشتر براسوونی کرد و باسی خەبارەی گەندەڵی لە خاڵە سنووریەکان لە مانگێکە باسی 100 ملیار دیناری دەکرد ینی سە موچەی 10 ساڵی بەشی موچەی 10 ساڵی هەر 111 پەرلەمانتارەکە دەکە ینی تەرکیز بێ لەسەر دزینەوە داهاتی خاڵە سنووریەکان و لەگەڵ ئەوەشدا هەوڵ بدرێ بۆ دادپەروەری لە موچەی پەرلەمانتار و خەڵکی تریشکەکە تەرکیزەکە ئەوە بێت هەموو راپۆرتەکانی ئەم ساڵ پێمان ئەڵێن پارەی نەوت لە 140 و هەندێک جار لە باشترین حاڵ لە 142 لە باشترین حاڵە لە 142 هاتوتەوە لە 148 پارەی ئەم نەوت و غاز و دەمەنێ بۆ کوێچی نزیکەی 2 تریلیۆن هەندێک پارەیەکی خەیاڵیە ئەمە ئەدزرێ بە شێوازی جۆرا و جۆر ئەی ئەمە لەکوێیە ئەو بەرپرسانەی کە خاوەنی دەیان ملیۆن و سەدان ملیۆن دۆلارن و هەشیانە بە ملیار بردوێتێ دەرەوە هیچیە بردوێتێ دەرەوە پارەی ئەم نەوتێ بۆ باس لەمە ناکری بۆ خەڵک ئەوانە دا پۆشە جێ جارێ وەکو جەلدوزات پەلاماری خۆیەدا ئەو پۆسیۆن خۆی پەلاماری خۆی بدا یەکتر عیبدار کاتەوە کێشەیەکی گەورەتر تێکاکە کابرا هاتووە ماڵەکەی دزیوە دزی کردووە لە جاتیە بڵێن دزەکە تاوانبارە بە خاوەن محاسەباکەن دەرگاکەت بۆ باش دانەخست پارەکەت بۆ لەوێ دانا ئەی نەیەکرا لەگەڵ خۆت بیبەی ئەی باەکێک لە ماڵەوە چاودێری بکردایە هەزە کورە بابە تۆ جارەوە محاسەبەی دزەکە بکە کە بردوێتی تو خاوەن ماڵەکە محاسەباکەی کە خۆی جەرگی براوە پارەکەی لێ دزراوە ئێمە ئاساوامان لاتوە محاسەبەی خۆمانەکەین بەڵام تاوانبارەکەمان بیر چۆتەوە ئەوە کێشەی ئەم میلەتەیە کە بەڕاستی بەداخەوە زۆر جار قەزیە جەوهەریەکەمان بیر دەچێتەوە کە یەکی ئەمەی هەمومان بەدواداچوون بۆ خوشە دزیە گەورەکان بیر بچێتەوە دەسەڵات خۆی بە بەرنامەیشی لەسەرەکەدام دەستگای چاودێری لاواز بێ پەرلەمان ڕۆڵی نەبێ دیوانی چاودێری دارایی دەستەی دەستپاکی هەر ڕاستیەکانیان پێناڵێ بە درێژایی ئەم ساڵانەی ڕابردوو هەتا ئێستا پەرلەمان وردەکاری مەلەفاتی نەوت و حساباتی نەوت و فرۆشتن و داهات نازانێ هەر پێیان ناڵێ و زۆر جار دەسەڵات بخۆی قەزەی بچووک دروستەکە بۆی خەڵک پێوەی مەشغوڵ بێ باسی کارەساتێکی بچووک کە ڕووی داوە بۆی خەڵکەکە بۆ مەشغوڵ بێ و قەزێ گەورەکەی لەبیر چێتەوە و معەمدەن یانی باش سپاسەکەم دوای ناوبڕەکە قسە سەرەوەکەین لە دەرەوەی پەرلەمان دەتوانن چی بکەن بەغداژدا دەگای فیدڕاڵی باسی سکاڵا تۆمارکردن دەکرێت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دوای ناوبڕەکە دەینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە
پەرلەمێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کە دکتۆر لە دەرەوەی پەرلەمان ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان کشاونەتەوە بایکۆتیان کردووە دەست دەکات کێشانەوەیان پێشکەش کردووە لە دەوری پەرلەمان دەتوانرێت چی بکرێت یاخود باسی بەغدا دەکرێت سکاڵا تۆمار بکرێت سەرۆکی پێشووی پەرلەمان ئەمڕۆ سکاڵتانەی دابوو 12 پەرلەمانتارەکە بەنیازن بە هەمان شێوە سکاڵا تۆمار بکەن دەتوانرێت چی بکرێت؟ دانیشی دەتوانێت کۆمەڵێک هەنگاوی زۆر گرنگە یەکەم پەرلەمان ئێستا هەر خۆی نەماوە شەرعێتیشی نییە کۆش بێتەوە بەڕاستی پەرلەمانێکی ماوە بەسەر چووە ئەم دوو حزبەی دەسەڵات لە پێناویمانەوەی خۆیان لە پێناویەوەی ڕێک نەکەوتن لەسەرەوەی هەڵبژاردنەکە بکرێت درێژیان کردوێتەوە تەمەنی پەرلەمان تەنانەت سەرۆکی هەرێمی کوردستان پێی شەرم بوو ئیمزایکە هەر بەجددی خۆی مووقیفی خۆی ڕزگار کردەوە لانی کەموتی ئەگەر لە پێناوی درێژکردنەوەی منە چۆ خۆش یەگرێتەوە کە هەمووی دام دەستگاکان بێکەوە درێژە بێتەوە وتی من ئیمزای ناکەم بۆ گەر شتێکی دروست بووە ئەگە شتێک شوێنی شەرمەزاری نەبووە ئیمزایە کرد پێ پێی وا بوو ئەوە شتێکی ناتەن دروستە و خزمەت بە خەڵک ناکە لانی کەم لە پێناو پێگەکەی خۆی و شخصیەتی خۆی هەمادە نەبوو ئیمزای بکە یانی خۆلانی کەم ئەوانە ئەگەر پێم وە بۆ پەرلەمانتارانی کە تەمەنیان بۆ خۆیان درێژ کردەوە لە یەکێتی و پارتین لە پێناوی بەرژەوەندی حزب کردویانە بوو سەرۆکی هەرێم بۆی بکردنایە ئیمزایەکی بۆ بکردنایە بەڵام زۆر دەکرێت بێ ئەم پەرلەمان تارانی ئۆپۆزیسیۆن بە بۆچوونی من لە دەرەوە واز لەو بابەتە بێن هەرێکەی بە ناوێک چۆن کشاوەتەوە دانیشتن بکەن و پێکەوە هەوڵەکانیان بخەنەیەک و هیچیان بە هیچ پاساوێک بەرگری لەو دەسەڵاتە نەکەن بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەنەوە کە چیان دەوێت و ڕێگر بن لەوەی هەر پرۆژە ئاسایەک دەرچوو ئەمان لێرەوە قسان هەبێ لەسەری دوجار توانن کۆمەلگای نێودەوڵەتی لێ ئاگادارکەنەوە لە یۆنامی لە بینینی قونسوڵەکان و تەنانەت دۆفتێکیان بچێتە بەغدا یعنی تۆمارکردنی سکاڵا لە دادگای فیدراڵی شتێکی باشە و بەرپرسانی حکوومەتی عراقی و لایەنە سیاسیەکانی عراقی هەمووی لێ ئاگادار بکرێتەوە وەکوتم قونسوڵیەکانیش ببیندرێن ئەوان لێ ئاگادار کرێتەوە لەسەرەوەی کەیکەن هەرچەندە ئەمانە شتی باشن و پاشان ئیشکردن و قسەکردن بۆ خەڵکی کوردستان ئەمەش خاڵێکی گرنگە و ئامادەکاری بە هەموو شێوازێک هەوڵدان بۆ پیاڵبژارنێکی پێش وەخت بە هەنی بەر لەو وادەیە کە کۆتایی بەڵە بەر لەوە ئیش لەسەرەوە بکرێ خەڵک بێتە سەر شەقام داوای هەڵبژارنی پێشوەخت بکەن ئەو تەمدیدە ڕەتکەنەوە داوای گۆڕانکاری لەو کۆمیسیۆنە بکەن داوای گۆڕانکاری هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکە بکەن داوای ئەوە بکەن هەمواری لیستی دەنگدەران بکرێتەوە ئەبێ ئەمانە یعنی وای لێبێ خەڵک بێتە سەر شەقام و فشار دروست کە داوای هەڵبژاردن بکە لە وڵاتانی دنیا کە چەشەیەک دروست دەبێت تەمەنی پەرلەمانەکە ساڵێک نییە داوای هەڵبژاردنی پێشوەختەکە هەر لە بەغدا کراوە یعنی ناگاتە تەمەنی خۆی حکوومەت گەندەڵی هەیە کێشەکانی پێحەل نەکراوە دوای ساڵێک دێنە سەر شەقام دوای 2 ساڵ دێنە سەر شەقام هەڵبژاردنی پێشلایەنەکانی پوسیۆن خۆیان ئەوە بکەن ڕابەتی من ئەواڵم بەڵێم بێ ئەم لایەنانی ئۆپۆزیسیۆن پێکەوە کۆ ببنەوە بگەنە سیغەیەک پێکەوە بڕیار بدەن بەوەی کە ئەم کارانە بکەن یەکێک لەم کارانە ڕابەرایەتیکردنی خەڵک و داواکردن لە خەڵک بێنە سەر شەقام داوای هەڵبژاردنی پێشوەخت بکەن داواکاریەکان ڕوون بێ بۆی ئاوا نەمێنێتەوە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و بەڕاستی دەبێ خەڵک کاتە هەڵوێستی هەبێ بەشداری هەڵبژاردنەکان بکە بەس بەداخەوەی لێم جۆرێک لە بێمتمانەی خەڵک بە ئۆپۆزیسیۆنی شێ بۆ بەشێکیشی بەڵێ پەیوەندی بە خودی ئۆپۆزیسیۆنەوەیە خەڵک بێمتمانە بۆ لە کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان خەڵکە باشەکەش بە خراپەزانێ ئەوەندە بێ هیوا بووە و بەشێک شێبینی ئۆپۆزیسیۆنەکە یەک ریز وێکگرتو نییە دەسەڵات کاری لەوە کردووە ئەمەش کاریگەری کردووە بێمتمانەی دروست بووە جنابێ ئەوە چارەسەر کرێ تۆمارکردنی سکاڵا لە دادگای فیدراڵی هەنگاوێکی باشە و ئەنجامی باشیشی ئەبێ بەڵام کێشەکان چارەسەر ناکات چونکە حکوومەتی هەرێم گوێ بۆ یاساکان و بڕیارەکانی دادگای فیدراڵی ناگرێ وەکو چۆن لە یاسای نەوتەکە کە ئەمە لە بەرژەوەندی بەغایە گوێی بۆ نەگرت بەڵام دوجار حکوومەتی عراقی چەکێکی بەدەستەوەیە کە بڕیاری دادگای فیدراڵیە
کە ویستی جێبەجێکە لە دژی نەوت و غازی هەرێم حکوومەتی عراقی پشگیریەکە وڵاتانی دراوسێ پشگیریەکەن وڵاتانی دنیا بە ئەمریکاش و نەتەوەگرتوەکانیشەوە پشگیری بەغداکەن چکە جێبەجێکردنی بڕیارێکی دادگایە ینی حاضر شەرعیەتەکەی پێ لە گیرفانیایەتی هەر کاتێک هەنگاوینە بە عەمەلی ئەڵێ ئەوە یاساکە بەڵام ئەمانەوەی پیان بکرێت جێبەجێ ناکەن بەرامبەر بەمەش ئەگەر دادگای فیدراالیش بڕیار بدا حکوومەتی هەرێمی کوردستان گوێی بۆ ناگرێ و جێبەجێ ناکە بە دوایە وایە گەڕێت چۆن لەگەڵ بەغا ڕێککەوێ و هەر ئەم دەسەڵاتی بەغداش لەبەرەوەی پێویستی بەیەکێتی و پارتیە بەداخەوە هەموو جارە بەجیا لەگەڵ یانە کۆوە بێتەوە و شەرعێ دەدا بەوان و گوێ بۆ ئەوانە گرێ و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە بەغدا خۆ بەهێزیش بوون وەزیرێکیان نەداونێ بە کەسیان وەکیل وەزیرێکیان نەداوە بە کەس مدیرە عامێکیان نەداوە بە کەسیان بەشیان کردووە لە سەرێکێتی و پارتی و بەشیەکەن بۆ لەبەرەوەی ئەوانی لەم قۆناغەیشیان بە یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی ئەوانیانەیە بۆ مەسلحەتەکانی خۆیان هەموو دانیشتەکانی پارتی کاچێتە بەغدا لەگەڵیان دانیشێ بۆ ئەوەیە کە بۆ نمونە 200 ملیارەکە بنێرنەوە جارێککە ئەو پارەیە بنێرن و باقی شتەکانی تر ئاو بێنەوە دەست بشۆ و ئەوانی ژەڵێ تۆش کۆمەڵە کورسی باشت هەیە و پێگە و ناوێکشت هەیە بە ناوی هەرێمەوە پشگیری لە ئێمە بکاتوینە سەر حکم بۆ نمونە سوودانی کە ئێستا ڕێژزەرایە تۆ پارتی پشگیری من کە بەسەر چاو 200 ملیارە کۆرەوە هەدیەش بێ مانگانەی نێرین ینی هەموو دانووسان و گفتوگۆکان بۆ ئەو بەرژەوەندیانەیە و ئەو یاسایی دادگای فیدراالی بڕیاریش بدە کاریگەری جددی لێرە نابێ و کێ جێبەجێشیەکە بەسەریان باش بەس مادەم باسی بەغداد کردووە فدی کەریمیش بەنیازم بچن بۆ بەغدا باسی مەسلەی پرۆژە یاسایی 2023 مەسلەی پشی هەرێم بکرێت بەبێت تەسلیمکردنەوە هیچ دێت ڕەنگە وەکو دەڵی هەر 200 ملیارەکە ئاوە شتێکیاوە بێت وەفدی هەرێم بە درێژایی ئەم ساڵانە لە ڕوخانی ڕژەم بەدواوە لە 2023 بەدواوە و بە تەحدید دوایەوەی کە عێراق وەکو حکوومەت لە 2005ەوە دەستورەکەش پەسەند کرا هەوڵی داوە لەگەڵ بەغدا ئەو جۆرە عەلاقە و پەیوەندیە بکە وەکو زەواجی کاسۆلیکی یعنی هەر بەردەوام بن تەلاقی تیانە بێ بۆ بەرژەوەندەکانی خۆیان هەر ڕێککەوتون و بەردەوام دانیشتون بەیەکەوە هەر پینەوەکردن بووە لەبەرەوە وەفدی هەرێم کە دەچێتە بەغدا هەموو جارێوەیان وت ئەلە کاکە ئێمە دەنگمان بە حکوومەتەکەیەوەدا ئەگەر ئێوە نەبوونایە ئێمە نەبوونایە ئەو حکوومەتەکەتان جەماعەتی مالیکی دەرناچوو بۆ نمونە ئیطار ئێمە پشتیوانیمان کردن لە مقابل ئابێ لەگەڵمان لە داهاتوش پشتیوانتانەکەین چیتانوێ بەس ئەوە بڵێن ئێستا بوون ئەوەی بڵاوکراوەوە باز دەکەوتەکە بە سەرۆکایەتی وەزیری داراییە بەرپرسی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون نوێنەراتی سەرۆکی نوێنەراتی حکوومەتی هەرێم لە بەغداد ئەوەنە بڕیار بەدەستن ناوار بۆ خەزەی پارەکەی تریش بۆ نمونە سەرۆکی حکوومەت بۆ خۆی نێدەڕۆیشت یاخود نە دوای سەریکە من نەزانم دوای سەرۆکی حکوومەتی شەڕوە ئەوە کاتێک کەرەکەوتنەکە لە خوارەوە ڕێککەوتنەکەکەن لەسەر قەزیە نەوت و پارەکە ئەمان هەموو داواکانەوەی وازمان لێبێنن ئەمەوتەم ساڵیش بفرۆشین بەس 200 ملیارەکە بە یاسای فیدراالی جێبەجێمەکەن 200 ملیارەکەشمان بۆ بنێرن ئێوە لە ماڵی خۆتان دانیشن ئێمەش لە ماڵی خۆمان دێمە باسی هیچ ناکەن نێوش باسی هیچ مەکەن دوجار دێتە سەرەوە بەڵام ئەمەش قۆناغێکە ڕوا چونکە لایەن ئۆپۆزیسیۆنەکان لە حکوومەتی عراقی لەگەڵ ئەوەن کابێ یاسای فیدراالی جێبەجێ بکرێ پەرلەمانتارەکان وەکو تاکیش لەگەڵ ئەوەن کاوی یاسای جێبەجێ بکرێ و لەگەڵ ئەوەنین هیچ پارەیە بۆ هەرێم بنێردرێ دوای بە تایبەتی دوای دەرچوونی یاسای فیدراالی سەبارەت بنەوت و گاز لە کاتێککە هەرێم ئامادەنی هیچ تەسلیمکە ئەم ڕێککەوتنا گەربشکرێ من پێم وایە 5-6 مانگێک زیاتر بڕنا باشە بەس هیچ کاریگەری دەبێت بۆ نمونە 200 ملیارەکە پێشتر ماوەسێسە بۆ نمونە مانگی چواری بۆ نمونە ئەم ساڵ 200 ملیارەکە هاتووە ینی لە بەرامبەر و داهاتی ناوخۆ کە گەڕاوەتە بۆ خەزێنی حکوومەت بەقەت 200 ملیارەکە کەمی کردو ئەنە کاتێک کە پارەکە لە بەغداد دێت بۆچی کاریگەری لەسەر ژیانی خەڵکیش ناوێت بەشی 200 ملیارەکە داهاتی ناوخۆ نەگەڕاوەتەوە بۆ نمونە بۆ بودجەی گشتی بۆ خەزینەی گشتی بەزانی کێشەکە لەوەیە 200 ملیارەکە بێونێ هەرێمی کوردستان پارەی موچەی هەیە وەر کاتێک بێوێ موچەق بدایدا و کێشەی نییە بەڵام حکوومەت بڕیاری نییە هیچ پرۆژەیەکی استراتیژی لە هەرێمی کوردستان بیکەم نایکە 200 ملیارەکەش بێ کۆمەڵێک کێشە هەیە کە بۆ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە هەر نایکەن پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کە مافێکی یاسایی خۆیانە نایکەن
باوەڕکە هیچ جێکێک لەوانە ئەو پارەیە بێنەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان هیچ فەرق ناکە بەڵام ئەم ڕێکەوتنا گەر بشکرێت تەمەنی کورد دەبێ وەکوتم تەوجوهی گشتی هەموو لایەنە سیاسیەکانی عێراقی بە شیعە و سوننەوە لەگەڵ ئەوەیە کە بێ یاسای فیدراڵی جێبەجێ بکرێت لەگەڵ ئەوەیە کە چیتر پارە نەدرێ بە هەرێم لە کاتێکە هەرێم نەوتوغاز تەسلیم ناکە مەلەفی نەوتوغازی ئێستا بەخۆی حساسە بەهۆی شەڕی رووسیا لەگەڵ ڕۆژاواوە ئەمریکیەکانیانەیە مەلەفە وەرگرن و من پێم وایە لە بەرەوەی پشگیری عراقیش دەکەنەوەی جۆرێک لە فشار لە هەرێمی کوردستانەکەن چکەنەوت هەرێمی کوردستان بەشێکی زۆری بۆ رووسیا چێ کە ڕێگرن لەوەی کە ئەو نەوتە بڕواوە دایانەوێ بە ناوی جێبەجێکردنی ئەو یاسایەوە فشار بخەنە سەر هەرێمی کوردستان کە نەوتوغازە نەتوانێەوە بفرۆشێ جگە لەوەی کێشەکانی ناوخۆی یەکێتی و پارتی ئەگەر گەورە ببێ بخۆیچێک لە مەترسیەکانیەوە یەکێتی ئیدارەی ئەم هەرێمە بە سامانی سروشتیشەوە تەسلیمی حکوومەتی عراقیەکە لە بەرامبەرەوەی کە حکوومەتی عراقی هەموو پێداویستە داراییەکانی هەرێمی زۆنی سەوز جێبەجێ بکە بەس بۆ کێشی تێداگە لە بۆ منە نەوتەکە تەسلیم بکرێت داهاتەکە لە بەرامبەر بڕە پارێکی بازانێکی کێشەی تیان نییە کێشەکە ئەوەیە هەرێمی کوردستانی پێ هەڵاوشێتەوە ڕاست یعنی چۆ کاتە دوو ئیدارەیەکە دروست دەبێتەوە لەوانەیە خەڵقێک پێی باش بێ لە بەرەوەی لانیکە موچەکەی مسۆگەرە بێ ڕاستە زۆرینەی نەوتەکە لە هەرێمی پارتیە لەبەرەوەی بۆ بەرێنان لێرە نەکراوە بەڵێ لەبەرەوەی بەرهەمێنان لەم سنوورە نەکراوە بۆ 20 ساڵیشە چێەوەی کە ئیشی تیاکراوە لە سنووری لانی کەم بەڵێ لە کۆیە بەڵێ لانی کەم بۆ 12 ساڵە ئیش لەو بەڵێ زیاتریشە تەمان بەرەمهێنانەکان لە سنووری پارتی دموکراتی کوردستان کراوە بەرەمهێنانی نەوت لە سنووری یەکێتی لە سەتات دەی ماوەتەوە ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێ بەڵام ئەو مانایەوە نییە لە سنووری یەکێتیش غاز هەیە و غازەکە کارەبای هەموو هەرێمی لەسرە و سامانێکی سروشتی زۆر بە قیمەتە و یەدەکێکی زۆر گەورەی هەیە ئەم غازە عێراقیشی پێێتی ئێرانیشی پێێتی هەموو عالەمیشی پێێتی ئەوروپا هاوارەتی کەوتونەوە زۆپایدار لەبەرەوە ئەوە شتێکی کەم نییە دوجاریش دەسەڵات دارانی بەغا بەوردی بیرەکەرەوە ئەگەر بێت و یەکێتی و پارتی پێک نێن و بیر لەم حاڵەتە بکەنەوە بۆ لە پێناو هەڵۆشانەوەی کوردستان ئامادەن هەموو شتێ بکەن بۆ بەغدا هیچ نییە بەس هەرێمی کوردستان هەڵۆشێنێتەوە ئەم ڕێکەوتنە لەگەڵ یەکێتی بکە هیچ خواستێکی لەم جۆرە هەیە لایەنێتی دینارێک پارەی نەوتوغازیشی نەوێ موچەی هەموو خەڵک بنێرێ عراق پارەی هەیە پارەی هەموو خەڵکێک بنێرێ بۆی بڵێ ها گەڕانەوە بۆ بەغدا چەند شتێکی باشە بەڵام ئەم خواستە زانی چییە یەکێتی زۆر خۆی لێ پارێزێ بەڵام ئەگەر ئەم ناکۆچیانە گەورە بە یەکێک لە ئەگەرەکانە یان لە سیاست هەموو گەرەکە لە خولی پێشوو بڵێن لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق موچەی سلێمانیان جیا کردبەوە کە بڵێن فەرمانبەران بێت قوبات تاڵەبانی هەڵیوەشاندەوە و فشاری مێنەرەکەیان لە لیژنەی دارایی یەکێتی خۆی هەڵیوەشاندەوە ڕێگەی پێنەدا بەڵام ئەگەر بارودۆخەکە ئاوا بڕواچێک لە ئەگەرەکان ئەوەیە لە پێشەوەی بەرحاڵ زەحمەتیش نابێ وکوتم هەر بەڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی عراقی ئەکرێ و پێشتریش لە مێژووی کووردا لە ناو لە نتیجەی ناکۆچی خۆمانە هەموو ئەو شتانە ڕوویداوە لە سەردەمی بابانیەکانی شابووە لایەک عوسمانی هێنا و لایەک سەفەوی هێنا و جاری یەکێتی و پارتی لە مێژووی خۆیانە شتیوان زۆر دووبارە کردوتەوە و حکوومەتی عراقی لە ئێستاوە کە ئامادەکاریەکە بۆ بودجێ 2023 کات درەنگە بودجێ لە کاتی خۆیانیانەوەی پەسەندیکەن پەرلەمانی تازا بژێردراوە حکوومەتی هەرێمەیەوێ جێی خۆی بکاتەوە لەو بودجێ ئەوێ لەو بودجێ باز لە بەشی هەرێمی کوردستان بکرێ لە سەدا چەندی بۆ هەرێمی کوردستان دێ و چەند دەدرێ و چەندی بە ناوی خۆراکەوە دێ چەندەوانە باڵێنەوەنە بەشی سیادین بڕی پارەکە لە کۆی دەبڕدرێ ئەو پێداویستیانی پێدابی نەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مەبەستێتی پشکی کوردستان لەوێ جێ بکاتەوە بەڵام هەموو ساڵی تریش پێشتری ئەوەی کردو دوایی جێبەجێ نەکراوە چونکە لە کاتێکا لە بڕگەیەکی بودجێڵێ ئەوەندە بۆ هەرێمی کوردستان کە لە سا 12.7 بێ وەکو بودجێ ئافو 4 ساڵ پێشێستا کە بڕێکی زۆرە ئەگەر ئەوەش بەتاوی بێ بەڵام ئەیبەستنەوە بەوەیە بێ هەرێمی کوردستانیش داهاتەکان تەسلیمی بەغدا بکە بەڵام هەرێم کە ئەمەناکە ئەوانی لە مقابلە نایکەن باشە بەس ئێستا باسی ناکۆکی پارتیویەکێت تقریبا چوار خولەکێکمان ماوە ناکۆکی پارتیویەکێتی ئێستا پارتیش کۆنگرەی کردووە
ماکۆکیانە هێور نابنەوە ئەوەی کێستایە کە لەسەر بەرژەوەندی وڵای شخصی و کۆمەڵێک دۆسی بەرژەوەندی حیزبی و کۆمەڵێک دۆسی ئەمنیە ئەزانی بەردەوام مەترسیدارترین شت لەسەر میلەت شەڕی ناوخۆیە شەڕی ناوخۆ زۆر ماڵوێران کەرە شەڕی ناوخۆ ئەوەی تیاچێ کوڕی فەقیر و هەژارە ئەم هەموو شەڕی ناوخۆیە لە نێوانی یەکێتی و پارتی کراوە بە درێژایی مێژووی شەڕی ناوخۆی یەکێتی و پارتی کوڕیەکێک لە بنەماڵەکان تیانە چووە هەر کوڕی فەقیر تیا چووە هەموو بەرپرسان هەمووی پەسپۆرتێکی بیانی هەیە و هەر دەقێلەی قەومان ڕاکاتە دەرەوە بەشێکی زۆریشی حساب بانقیشی هەیە لە دەرەوە ئەوەی کە شەڕی ناوخۆ دروزە بێ ئەوەی تیاچێ میلەتە هەرێمەکە نامێنێ و کوڕی خەڵکە کوژرێ گرانی و برسێتی دروزە بێ ئەمن و ئاسایش نامێنێ هەنی بەڕاستی لەبەرەوە بێ بەڕاستی هەموو تاکێکی ئەم میلەتە دژی ئەم حاڵەتە بێکەڕوەدا یەکێتی و پارتیش کە تا ئێستا پێکەوە وڵاتیان بەڕێوە بردووە ئەوانیش هەر بە پەیوەندێکی با بڵێن وەک زاواجێکی کاسۆلێکی پەیوەندەکانیان بەردەوامە تا ئێستا لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیان بۆ چووکە پێیان وابووە هەر کاتێک کە شەڕ لە نێوانیانە دەستی پێکردۆ دەرەنجامەکەی لاوازبوونی هەردووکیان و نەمانیشیان نزیک بەس دوای کۆنگری پارتی بە کورتی سوپاس دەکەم کاتمەکەمە دوای کۆنگری ئێستا کۆنگری پارتی کراوە گۆڕانکاری گوڵە من پێم وایە لەم خۆناغەیە پارتیش هەوڵەدا شەڕی ناوخۆ دروست نەبێ وێکێتیش ئەگەر ناچار نەبێ نایکە پارتی دەیەوێت لەم خۆناغەیە بە تایبەتی کە کۆنگرەی کردووەوە دەسەڵاتەکانی پێکەکەی باشە و سوودێکی باش لە هەرێمی کوردستان دەبینێ بۆ خۆی بۆ حیزبەکەی و کاک مەسرور سەرۆکی حکوومەتە لانی کەم کاک مەسعود حەز ناکە لە سەردەمی ئەوە حکوومەتەکە تێکچێ بین یەکێتی و پارتی تێکچێ و لە کاتێکە خەڵک سەنگەر گواستنەوە هەیە بەداخەوەی لە مەسا لە هەردوو لا هەیە لە پارتی بۆ یەکێتی لە یەکێتی بۆ پارتی پێگەکەی خۆی بەکارهێنێ بۆی خەڵکێکی زۆرتر لە هەموو لایەنەکان بەرێتە لای خۆی لەم بارودۆخان نایەوێت لێ تێکچێ هەوڵەدا لەگەڵ یەکێتیش ڕێگەکەوێت لەبەرەوە من پێم وایە ئەم ساردێر فترەیەکە بێ و ناگاتە حەدێک ئەوەی کە لێک بترازێن بەڵام دەرەنجام چ خزمەت بە خەڵک ناکە نە لێک ترازانیان نپێکەوە بوونیان عاجزبوون یەکێتی و پارتی لەسەر گەندەڵی نییە لەسەر دزینی پارەی نەوت نییە لەسەر خەمی خەڵک نییە لەسەر چارەسەرکردنی کێشەکان نییە لەسەر کێشەکانی نێوان بەغدا و هەرێم نییە شەڕەکانیان لەسەر بەرژەوەندەکانی خۆیانە لەسەر سەنگەر گواستنەوە و لەسەر درکاندنی نهێنیەکان و لەسەر ئەم بابەتە مەلەفە نهێنیانەیە کە خزمەتی خەڵک ناکات زۆر بە کورتەسە کۆنگرەی پارتی کەکرا بڵێ هەندێک کۆنە کادیری بۆ منە گۆڕان هەبوو یەکێتی هەبوو یەکگرتو هەبوو نی خۆیان پاڵاوتبوو لە کۆنگرۆن چوونەتە پاڵ پارتی لەوێ خۆیان پاڵاوتە بوو بەس دەرنەچوون هیچ پامێکی تێدا بوو ئەزانکی من بە بۆ چوونی من لەوە چێ ئەگەر بە حەزی خودی سەرانی پارتی بواە یان با بڵێن کاک مەسعود و برازاکانی و کوڕەکانی بواە لەوانەیە حەزیان کردا یەک دوانێک لاوانە دەرچن بۆی خەڵک دڵی پێی خۆش بێ بچێتە ناو پارتیەوە بڵێن لەوێ جێمانە بێتەوە بەڵام ناکرێ پارتی حزبێکی گەورەیە و مێژوویەکی دوور و درێژیشی هەیە سی چل کەسە لە بژێرێ و هەر یەکێکیشیان کۆمەڵێک لایەنگری زۆری هەیە و ئیشی لەسەر کردووە و 4 ساڵە هەوڵەدا لەم کۆنگرەیە دەرچێتەوە خۆیان فەحلیوانەیە بۆ پارتی توایە و دەرنەچووە ئێ باشە تاوانەوە سابن خەڵک چۆن دەنگواندامێگەدا لە حیزبێکی سیاسیەوە ئەمڕۆیان دوێنێ بۆ بەرژەوەندێکی خۆی چۆتەوێ ئەی باشە دوایە خەڵکە ناڵێم پیاوە بۆ بەرژەوەندی چووە گەرسبێنێ حیزبێککە خاوەندە سەڵات بوو بۆ یە شەڕوە ئەم سەنگەر گواستنەوەیە ئینسان بیرروڕای بگۆڕێ لەوە چی ئاسایی بێ نەتیجەی بیرکردنەوە فکر و عەقیدە و ئەوەی خۆی گۆڕیوە بەڵام بەڕاستی سەنگەر گواستنەوە بۆ لای حیزبی دەسەڵات بۆ بەرژەوەندی ئەوە دەرەنجامەکەی ئەمەیە یعنی متمانە نامێنێ دەرەنجام خەڵقیش ئەوە ئامادە نییە دەنگ بدا بە کەسێک لەو بابەتە پێشتر لە حزبێکتر خەباتی کردو ئێستا بەوەر هۆکارێک بۆ هاتۆتە پێشەوە دەنگیان پێنادە بەڵام من بە جارێک تری ژێڵم ئەگەر لەوانەیە بەخواستی بنەماڵە بواە چەند کەسێک لەوانە دەرچن بۆی دەرگا کراوە بێ هەر کەسێک پەیوەندی بکە کاکەوە لێرە پلەپۆستیە دەینێ بەڵام خۆ لای ئەو حیزبانەی کە دەسەڵاتن پارەکانیان سەرۆتەکانیان بۆ ئەو بابەتە بەکاردێنن بە تایبەتی بەڕاستی ئێستا خەڵکڕینیش پایە بووە ئەوەندەی خەڵک سەنگەرە گوازێتەوە بۆ لای حیزبەکانی دەسەڵات کە پارەیتیایە
سەنگەر ناگوازنەوە بۆ لای ئۆپۆسیۆن غێری خەڵکە فەقیر وەژارەکە نەبێت. سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێز دکتۆر دارا محەممەدەمی سپاسی ئامادەبوون دەکەم سپاس بۆی بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەوکاران تا بەنامێکی دیکە خواتان لەگەڵ.